برای دیندارم کوزات و غیرت کوهست و هوش و حماس و سیرت برای دیندارم کوزات و غیرت کوهست و هوش و حماس و سیرت كتول خمي دنيا وهواي يبيت خمخوري دين وهواي كتول خمي دنيا وهواي يبيت خمخوري دين وهواي براي دين داري چالاك وچوست سربالا سر هلويستي درست برای دینداری چالاک و چست سربالا سر هەڵوێستی درۆست سەد جاری تریشمان بێنەوە بۆ سەر مەحاکمەوەم سەراوسەر لەو دوو استراتیژیە مەبدەئی خۆمان لێنای نەخوارد نە تەنازول بۆ پارتی وەکێتیەکەن لەسەر هیچ جوزئیەتێکی ئیسلام پێویستە حاکم بێنە کوردستان و تەنازولیش بۆ داگیرکەرانی کوردستانیش ناکەین کە ئەڵێن داگیرکەرانی کوردستان مافی ئەوان نییە لە ساڵی 1925 و پێشتر کە دەوڵەتیان دروست کردو و ڕسمیەتی ئومەمی متحیدە یا عوسبەت الئومەما وەرگرتووە مافی ئەوان نییە بستە خاچێکی کوردی داگیر بکەن لە شوێنێکە کە کورد 50 زائیدیەکی بوو.